هاتوا مانجی مەولودی هاتەوە طلع البدر علينا لە خەستەخانەی مهرەبانی بە هەمووان ڕادەگەینین چێ بەردی زەرداوی هەیە هەژارە دەستەکانی خۆمان دەکەینە خێر با بێن لە مانجی مەولود نەک لە ڕۆژەک و دوو ڕۆژی لە کۆی گشتی مانجی مەولود نەشتەرگەریەکان مافی دکتۆر درێری مافی جەڕاحی دەکەینە خێر و سەڵاوات تاوەکو لادەین ئازار چونکە فەقیر دەتانی کەبابی نەخوا بەڵام ناتوانێت تەحەمولی بەردی زەرداوی بکە لێ لە مانجی مەولودی طلع البدر علينا دەرێنەوە بەیەکەوە دێن خزمەتی نەخۆش ئاژارەکان دەکەین بەیەکەوە دوو پەنجەی فێری خەڵکی دەکەینەوە و گەراجەکەی دروست دەکەین بە پشتیوانی خوای گەورە داهاتەکەی دەدەینە نەخۆشە هەژارە یەتیمەکان تاوەکو سەروەت و سامان لە بۆ یەتیمەکان زیاد بکەین لە جیاتی بابی مردیان دێن کاسبی دەکەین بەیەکەوە زەردەخەنەوە خۆشەویستی بڵاو دەکەینەوە دەرێن ئەوەتە دەستی خزمەت ئەوەتە دەستی خێر و خزمەت ئەوەتە دەستی بەخشندەی مهرەبانی بەردەوامە الحەمدلله تەوفیقاتی رب العالمین میهرەبانی دڵسۆزی و لێزانی